با بۆنەی 120 ساڵیادی لەدایکبوونی بارزانی نەمر ئەمڕۆ لە شاری سلێمانی هەڵمەتی نەمام چاندن بە بەشداری مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی لقی چوار و ژمارەیەکی بەرچاو لە کادران و ئەندامانی پارتی لە شاری سلێمانی بەڕێوەچوو. ڕۆژی چواردەی سێ ڕۆژی لەدایکبوونی بارزانی نەمرە. بارزانی ڕەمزی نەتەوایەتی و پێشەنجی خەباتی ملەتی ئێمە ملەتی کورد و کوردستان ساڵانە خەڵکی کوردستان لەو ڕۆژەدا نەمام دەچینی هەم بۆ سەوزکردن و ژیانەوەی کوردستان بە شێوەیەکی جوان و ڕازاوە و هەمیش بارزانی خۆی ژینگە دۆست بوو. بارزانی حەزی لە ژینگە و لە ئاوەدانی و لە جوانی کوردستان بوو. و ئەو ڕۆژ ئێمان بەو بۆنێ لەگە هەواڵانی لەقی چوار کاک سعید و هەواڵان هاتوین بۆی هەم ئەو ڕۆژە لەو ڕۆژەدا بەشدار بین لە چاندنی نەمام و هەمیش سەردانی پرۆژەی خانووی شەهیدانی ئەو سنوورە بکەین کە پرۆژەیەکە ماوەیەکە تەواو بووە بەڵام بە تەکید ڕەنگە پێویستی بە پێداچوونەوە و بە متابعەکردنی هەبیتن ئەگەر کەم و کوڕێک لە شوێنێک هەبیتن بۆی لەگەلایەنە پەیوەندیدارەکان هەوڵ بدەین ئەو کەم و کوڕیانە چارەسەر بکەین. بەردەوام لە ناو چین و توێژەکانی خەڵچین و لەگەڵ خەڵچین ئەرچی ئێمە وەکو ڕێخستنەکانی پارتی وەکو ئۆرگانەکانی پارتی هەموو خەڵک ببینین. بەڵام خانەوادەی سەربەرزی شەهیدان سەروەری ئێمەن پێشەنجی کارەکان یان پێشەچی کارەکانی ئێمەیە. ئێمە بەردەوامین لە سەردان و بەسەرکردنەوەی خانەوادەی سەربەرزی شەهیدان و بەتەکید ئەوانەی لەو پرۆژێ و پرۆژەکانی تریشن لە نزیکەوە دەیان بینین. ئەرچی ئێمە خزمەتیان بکەین ئەرچی ئێمە بەسەریان بکەینەوە بەتەکید ئەو بەرنامێش بەردەوام دەبێت. بارزانی نەمر یەکێک بوو لەو کارەکتەر و لەو مرۆڤ و لەو سەرکردانەی کە وێنایەکی جوانی ژیانی بۆ هەمومان دروست کرد. هیوادارین ئەمڕۆ هەوێنی ئەو ڕۆژە بێت کە هەمومان بەردەوام بین، هەمومان پەیڕەوی ڕێبازە پیرۆزەکەی بارزانی نەمر بکەین و بتوانین بەیەکەوە کار بکەین، یەکدەنگ بین، یەک هەڵوێز بین بۆ ئەوەی سەر بکەوین، بۆ ئەوەی دەستکەوتی زیاتر بەرهەمی پتر بەدەست بێنین و کوردستان گەێنینە لووتکەی سەرکەوتنەکان. هەر لە ساڵیادی لەدایکبوونی بارزانی نەمردا خانەوادەی شەهیدان بەسەرکرانەوە.